لە تازەترین هەواڵە ئەم بەیانیە نووسنگەی ڕاگەاندەی عەلی سیستانی کە مەرجەعی باڵای شیعەکانی عێراقە کە تا ئێستا هیچ لێدوانێک یا خۆ چۆنەڵێ هیچ قسەیەک یا هیچ پەیامێکی نەبوو لەسەر شەڕی نێوان ئیسرائیل و ئێران ئەمڕۆ بەیاننامەیەکی بڵاو کردوێتەوە کە ئاڵێ داوای واکە دەست بەجێ ئەم جەنگە ڕابگیرێت و بوەستێک ئەمە یەکێکە لە مەرجە باڵاکانی شیعە هەم لە عێراق هەم لە تاوی جیهانیشە. جا ئەمڕۆ لەگەڵ ئاکامە ئێمە میوانێکی تایبەتمان هەیە کە گفتوگۆکەین لەسەر دوامین پێشهاتەکان ئەو گۆڕانکاریانەی کە ڕوو ئەیاد لە ناوچەکەیە بزانین ئەم جەنگە چی لێ بەسەریێت، یعنی تاکەی بەردەوام ئەبێت هەوڵەکان چین، هەوڵە نێودەوڵەتیەکان ئەو وڵاتانەی کە ئەیانەوێ نێوەنگیری بکەن لە نێوان ئێران و ئیسرائیلە ئەم هەوڵانە بەکوێگەن وە چارەنووسی ئەم شەڕەش بەکوێگات وە مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بەهرۆز جاف نووسەر و مامۆسای زانکۆمان کردووە کە ئەم بانێ لە ستۆدیۆ لەگەڵمانە میوانە بێت. دکتۆر زۆر بەخێر بێت و بانی باش. دکتۆر بانیت باش. مرحبا بێتان زۆر سپاس. خۆشحاڵین کە ئەم بانێ لەگەڵمانەی بۆ یان کە بتوانین بە جوانی ئەم بارودۆخەمان بۆ شی بکەیت و زانیاری تەواومان بیتێ لەسەر بەڕێوەچوونی ئەم جەنگە و ئەم دۆخی کە لە ناوچەکە ڕۆیە. جامێ یەکەم پرسیارجار هەر بۆش دەست پێ بکەمانی دکتۆر ئەم جەنگە بەرەو کوێ ئەڕۆ بە بڕای جەنابتان؟ ئێمە بۆ ئەوەی بزانین بەرەو کوێ ئەڕوا ئەنجامەکەی چی ئەبێت ئەبێ پێشتر بزانین هۆکاری شەڕەکە چیت، ئامانجی شەڕەکە چییە، کێ دەستی پێ کردووە و ڕێڕەوی شەڕەکەەوە شێوازی ئەنجامدانی شەڕەکە ئەمە هەمویان گرنگ لەگەر هەندێ هۆکاری ناوخۆیی هەیە ئەگەر لە ئیسرائیل بێت یا لە ئێران بێت هەروەها هۆکاری ئەقلیمی و هۆکاری دەرەکی هەیە یعنی هۆکاری نێودەوڵەتی مەبەستم. هۆکاری سەرەکی شەڕەکە ئەوەیە دەستگا ئەتۆمیەکانی ئێرانە کە ئەمە هێڵێکی سوورە لەلایەن ئەمریکا و هاوپەیمانی ناتۆیە، یعنی بە هیچ شێوەیەک ئەوان پێیان قبوڵ نییە وەکو چۆن پێشتر هێرشیان کردە سەر دەستگا ئەتۆمیەکەی عێراق لە ساڵی 1982 بە هەمان شێواز ئەیانەوێ ئەو دەستگایە لە ناوبەرن. ئەمە تەنیا ئەمە بیانوویەکە بوو ئەوەی کە بیانوێ ئەم دەستگانە یاخود نەڕەنگە بیانووی تر هەبوو. من بۆی ئەچم ئەو شەڕەی غەزا و دوای ئەوەی باشووری لوبناان و هەروەها بەیروت ئەوانە بیانوو بن بۆ ئەوەی باشە. دکتۆر ئەکرێ بڵێن لێدانی سەرکردە باڵەکانی حیزبوڵڵاه دواتر حەماس لە غەزا لابردنی بەشار ئەسەر لە سووریا ئەمە ئەتوانین بڵێن درێژکراوەی ئەم جەنگە؟ باڵێ هی تریش هەیە، ڕووداوی تریش هەیە لەم بارەیەوە. تەنانەت ئەو شەڕ کورت ماوەیە کە لە نێوان پاکستان و هندستانیش ڕوویدا لەگەڵ هەندێ کە چەندە ڕۆڵیان هەیە لە مەسەرەکە، بەڵام بۆ هەر شەڕێک ئامادەکاری هەیە، ڕێگە خۆشکردن هەیە. بۆ بە دیاریکراوی لەم کاتەیە لەم تەوقیتە ئیسرائیل دەستی بە بەردومانکردنی خۆی دەمێکە تەوقیتەکە ئەمە دەمێکە ئەمە لە کاتێکە کە دانوستان هەبوو لە نێوان واشنگتن. باڵێ ئەمە چەندین ساڵە ئەمریکا هاتو هاوارەکە کە ئێمە ئەمانەوێ ئەو هێڕشە ئەنجام بدەین، یعنی ئێمڕۆ نییە لە کاتی ئیدارەی ئەمریکی پێشتری شەروە، بەڵام ئێستا گەیشتۆتە ئاستێک کە گفتوگۆی ڕاستەوخۆ لە بینیانە هەبێت. ئەم گفتوگۆیە با بڵێن ئاوتلاینێکیان بۆی دانابوو کە تەواو بێت، بەڵام دیارە بە گوێرەی قسەکانی ترامپ ئەوەیە ئەمە درێژە کێشێ ئەم مەسلەیە، لەبەر ئەوە هەڕەشەی کرد بەوەی ئەگەر ئەمە نەگەتە یعنی ئەوە بەبەستم ئەو گفتوگۆیانەی کە لە عومان ئەنجام دران نەگەنە ئەنجام ئێمە دەسەکەین بە هێڕش، یعنی تەوقیتەکەی دانرابوو پێشتر بەستم. تەوقیتە کێ هێڕشەکە ئەمریکایە ئیسرائیل؟ پرسیارەکە ئالێرەیە بۆ ئیسرائیل بیانووی ڕاستەوخۆی هەیە لەبەر ئەوەی کە ئێران پشگیری لە حەماسێک کرد لە غەزا بە شێوەیەکی ڕاستەوخۆ، ئەتوانم بڵێم تاکە دەوڵەتێک وەکو دەوڵەت کە هاوکاری حەماسی ئەکرد ئێران بوو، هەروەها کە شەڕەکەی بەیروتیش بە هەمان شێوە
ئێران پشتیوانی لە حیزب اللهە کرد. دکتۆر ئەمانی کە جەنابە باسیەکەی ئەمانە هەمووی ئەو بیانوانن یاخودە و بەهانانن کە بەدەست ئیسرائیل و بەڵام ئەگەر ئێمە تۆزە بگەڕینەوە بۆ مێژوو ینی لە ساڵی 1940ەوە بەردەوام ئەم دوو وڵاتە دژی یەک بوون ینی کە لە زەر نەبوو بەعکسەوە ئێران یەکەم وڵاتە کە پشتیوانی دانی نابە دەوڵەتی ئیسرائیل کە ڕەزا شاو ئەمان بەڵام لە دوای ئەوان حتا لە هاتنی سەر دەسەڵاتی ئیمام خومەینیش ئەمان پەیوەندیەکی ژێربەژێران هەر هەبوو بەڵام لە دوای ئەمە ئەم پەیوەندیە تەواو گۆڕا بۆ دژایەتیکردنی یەکتریانی دژایەتیە کە ماوەی چەندین ساڵە ئەمان بەردەوام ئەم دژیەوە ئەو دژی ئەمە ینی بەسەکەی من ئەمەیە تەنیا ئەتۆمەکەیە تەنیا ئەم لایەنانن یاخود نەخێر ئەمە بابەتێکی مێژووی و دێر و دێرزەمانیە کە ئیسرائیل ئێستا ئەم هێرشانی دەست پێ کردو لە کاتێکا وەکو جەنابی شەباسەکەی ینی ئێمە 6 ڕۆژ بوو ئەمریکا خۆی ئەیوت ئەگەر نەکەوینە ڕێکەوتن ئێمە هێرشەکەی نەسێ بەڵام خەبەرمان بۆ ئیسرائیل هێرشەکەی کرد باڵێ ئەمە هۆکارەکە ئێستا ئەگەری ئەوەش هەیە ئەمریکا خۆی هێرش بگا بە گوێرەی لێدوانەکانی ترامپ خۆی یعنی ترامپ ئەڵێ ئێمە دەست پێەکەی بۆ ئەگەر نەگەینە ئەنجام یان هەر داوای لە ئێران کردووە یعنی خۆی تەسلیم کا بە ئەمریکا ئەمەش ئەگەرێکی زوو یعنی دوورە نەخێر نایکا بۆ چونکە پێکهاتەی سیاسی ئێران کە دەوڵەتێکی تیۆقراتیە بەڕاستی یعنی لە ژێر چێتری سەرکردەی ڕۆحی باڵا حکومڕانی ئەکرێ ئێران لەبەر ئەوە ئاسان نییە چونکە ئێستا سەرکردەکانی ئێران بە تایبەت ئایەتوڵڵا خامینایی خۆی لە هین بە زیاتر نازانێ لە ئەوەی غەزە سنوار و هەروەها حەسەن نەسڕوڵڵای لوبنان وانە خۆی بە گەورەترە زانانی لە ئەوانە چۆن ئەوان خۆیان شەهید بوون بەو شێوازە منیش خۆم تەسلیم بکەم ئاسان نییە ئەگەر بێت و ئەم شەڕەفراوان بێت و وڵاتانی تریش کە ئێستا زۆر بازدەوا ئەکرێ کە ئێران تاکباڵە و بەتەنایە بەڵام ئیسرائیل چەندین وڵاتی زلهێز پشتیوانیەکە کە لەم لاشەوە رووسیا و چینی شەیە کە بەردەوام پشتیوانی لە ئێرانەکەن پێ دوایە ئەم سەرکردانەی ئێران ئەگەر بێت و ئەم شەڕە گەورەتر ببێ ئەو سەرکردانە هەر لە ئێرانە بمێنەوە تا کۆتایی ئەوە ڕێڕەوی شەڕەکەیە بەچی ئاقارەکە ئەڕوات لە ڕاستیە ئاسان نییە تۆ بیخەمڵێنی ئەنجامەکەی چۆن ئەبێت ینی بارودۆخی پاشەڕەکە لەناو خودی ئێرانە چۆن ئەبێت من شخصی خۆم بە گوێرەی شیکاری یعنی زانستی خۆم ئێران دەوڵەتێکی بەرفراوانە گەورەیە ژمارەی دانیشتوانی زۆرن چەندین پێکهاتەی نەتەوەیی و ئاینی و تایەفەگەری تایە بەڵێ چەندین با بڵێن بۆچوونی سیاسی تایە یعنی چاپڕەوی تایە باڵێ چەندین مەزەبی تایە هەموو شتێکی تایە و هەمووی تێ هەڵکێشە لەگەڵ وڵاتانی دراوسێ ئەگەر پاکستان بێت ئەگەر ئەفغانستان بێت ئەگەر عێراق بێت ئەگەر سەرەوە بێت ینی ئازەربەیجان و ئەمانە هەمووی تێ هەڵکێشە حاڵەتی لە ڕووی شارستانی و لە ڕوو کەلتوریە و لە ئەمە هەمووی هۆکارە بۆ ئەوەی تۆ بیخەمڕێنی چی ڕوئەدا لە ڕاستیە ئەگەر ئێستا لە ناکاوە ئەو ڕژێمەی کە لە ئێران نەمێنێ لە ناکاوە زۆر زەحمەتە تۆ بڵێ ئاشتی بەرقەرارە بێت بەعکسەوە ئەگەری شەڕی ناوخۆ هەیە بەڵێ شەڕی ناخۆش لە وڵاتێکا وەکو ئێران بێت زۆر یعنی پرسیارێکم هەیە بەڵام بەر لەوەی پرسیارەکە لێ بکەم ئێمە لە چوارچێی پرۆگرامی بەیانی کورسان نیوز بەردەوام ڕووماڵی جەنگی نێوان ئیسرائیل و ئێران ئەەکەین بە پێی میدیاکانی ئێران ئەو بردومانی ئەمڕۆ کە لە نزیک چەند شەشێک لە نزیک نەخۆشخانەیەکی ئیسرائیل کەوتۆتەوە بە پێی میدیاکانی ئێران دەستگای هەواڵگری ئیسرائیل کراوەتە ئامانجەوەی لەسەر شاشەی کورسان نیوزی ژێبنی نوێترین دیمەنەکانە لە ئیسرائیل. بەڵێ دکتۆر باسی ترامپت کرد دیموکراتەکان بەردەوام بۆچوونێکیان هەیە سەبارەت بە دەزوەردانی سەربازی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان لە تەواوی جیهان کۆمارەکانیش بە هەمان شێوە. ترامپ لەگەڵ ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی ئەمریکا کۆبەتەوە و بڕیاری جەنگی داوە بە پێی میدیاکانی ئەمریکا بەڵام تا ئێستا وادەکەی دیاری نەکردووە. لەگەڵ ئەوە شاک هەر کۆماریەکان لە ناو کۆماریەکاندا
بوونەتە دوو بەشەوە بەشێک لە کۆماریەکان داواکەن ئەڵێن ناکرێت ئێمە دیسان بچینەوە جەنجێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشێکی دیکەش لەگەڵ ئەوەدان کە ئەمریکا ڕاستەخۆ بچێتە ناو جەنگەوە کە ئەمە بە شێوەیەکی ناڕسمی لە میدیاکاندا بڵاو کراوەتەوە. بەڵێ وایە ئاخر خۆی بابڕاگەیاندنی شەڕ بە گوێرەی دەستوری ئەمریکی دەسەڵاتی کۆنگرێسە بەڵام دەسەڵاتەکانی ئەم شەڕەیە پێشتر درابوون بە ترامپ. ئێستا بەشێکیان بەشێک لە کۆنگرسمانەکانی ئەمریکا پەشیمانن لەسەر ئەو بڕیارێک داویانە. ئێستا بڕیارەکە بەدەستی ترامپە ئەو ئازادە شەڕ هەڵگرسێنەیان ناخۆنی بەڵام ئەو دەرفەتی داوە بە ئێران بۆ ماوەی هەفتەیەک ئەبێ بێتە سەر ینی دانیشتنەکانی گفتوگۆ و بەزگای ئەتۆمەکەی هەڵوەشێنێتەوە یعنی وەکو جۆرێکە لە خۆ تەسلیم بوون. بەڵام ئێمە چاوەڕێەکەین ئەم هەفتەیە چونکە ماوەکە یەک هەفتەیە بەڵام هەندێک لێدوانی کۆنگرسمانی ئەمریکی هەیە بە تایبەتی ساندرز و جەماعەتی ئەوە ئێستا دژی ترامپ وەستاون کە ئەم شەڕە ناڕەوایە کە هەر بە سەریحی ئەڵێ ئەم شەڕەهی ئێمە نییە ئەڵێ شەڕی گەری ئیسرائیلیش نییە ئەڵێ ئەمە شەڕەکەت تەنها شەڕی نیتانیاهویە خۆی شخصی بەڵێ شخصی خۆیەتی مەبەستەکەش مەبەستی حکومڕانیە و هەڵبژاردنە و خۆتەزانی دەنگدانی. لە دوای شەڕی ئێران و عێراقەوە ئێران بەردەوام لە خۆ ئامادەکاری بووە بەردەوام لە خۆ دروستکردنەوە بۆ بەتایبەت لەلایەنی سوپا و لەلایەنی هێز پێت وایە ئەوەی کە ئێستا ئێرانی لەژێر ئابڵوقەیشدایە لەژێر ئەو هەموو ئابڵوقە لەژێر ئەو هەموو لە بارە دارایی خراپەی کە لەسەر وڵاتەکەیە پێت وایە ئەمە شۆکێک بوو بۆ جیهان ینی کە بەڕاستی ئێسەوەی کە ئەمتوانە سەربازی بەهێزەی ئەمە شۆک نییە ئەمە خۆی ڕێڕەوەیەکی ئاساییە ئاسایی تا ئەمە ئێران دەستگایەکی دامەزراندووە کە دەستگای ئەتۆمیە دەستگای ئەتۆمی طبعاً ئەمە جێی قوبوڵی ئەمریکا و زۆر وڵاتان یە تەنانەت ڕووسیا و چینیش و هندستان و پاکستان و ئەمانەش خۆتەزانیت ئەمە وێڕای ئیسرائیل لەبەر ئەوە بۆ ئەوەی ئەم دەستگایە پارێزیێ ئەبێ چی هێڵێکی بەرگریەکی هەبێت سوپایەکی بەهێزی بەڵێ سوپایەکی بەهێز بێت چی جۆرە چەکێک چی جۆرە هەڵوێستێک چی جۆرە گفتوگۆیەک ئەبێ هەمووی ئەمە ئامادەکاری بۆ کراوە بە تەواوی لە ساڵانی کۆتایی هێشتاکانە نەک لەو ساڵ بەعکسەوە لە زمانی شای ئێرانە یعنی پێش 1970 ئەو هینە هەیە ئەو هەر ڕەنگە یەکێ لە هۆکارەکانی لابردنی شای ئێران ئەوە بوو وەک سەرچاوەکان باسیەکەن اینجا تۆ بۆ ئەوەی منزومەیەکی بەرگری دابمەزرێنی بۆ پاراستنی ئەم دەستگایە ئەبێ ئەوە بکە ئێران هەموو ئامانجەکەی ئەمێ بۆ ئەمڕۆ بوو. باشە دکتۆر بەڵێ ئیسرائیل هەڵە نەبووە لە هەڵسەنگاندنی توانای سەربازی ئێران هەڵە نەبووە ئەزانێ هەموو وردەکاریەکە زانێ شتێکیان تاقی کردەوە لە بینی خۆیان پێش ئەم جەنگە ئەم ئیسرائیل کە دای لە ئێرانیش 200 موشک و درۆنی ناردە بێ ئەوەی یعنی زەرەریان هەبێت یا شتێکە بێت وەکو تاقیکردنەوە کە من ئەو توانایم هەیە ئەگەر تۆ دەست پێەکەی منیش ئەمە ئەوە بەڵام نان بەعکسەوە یعنی ئەوەی بە تایبەتی کوشتنی سەرکردە ئێرانیەکان سەرەتای ئەم شەڕەیادەری خست کە دەستگای هەواڵگیری ئیسرائیل زۆر بەتوانایە ئەتوانین بڵێن ئێستا ئەوەی کە ئێستا ڕوئەیە جەنگە لە خۆڕەڵاتی ناوەڕاستە جەنگێکی شامیل نییە وەکو سوێن حرب شامیلەیە نەخێر سنووردارە سنووردار لە بینی دوو وڵات بەڵێ سنووردارە لە نێوان دوو وڵاتە. باش دکتۆر باسی ئێرانمان کرد کە وڵاتێکی گەورەیە و هەم لە ڕووی جوغرافیەوە هەم لە ڕووی مێژووە تەنیا وڵاتێکیشە لەم ناوچەیە کە تا ئێستا ڕۆژی سەربەخۆیی نییە ینی ئێران وەکو جێش وەکوی کە بڵێن یادی ئەو ڕۆژە بکاتەوە و لە مێژووشە کاریگەری تاوی خۆی هەبووە لە هەموو سەردەمەکان. جەنابەت باسی شتێکی جوانت کرد کە ئێران ڕووخاندنی ئێران یاخود نەمانی ئەم دەسەڵاتە ڕەنگە لێککەوتی زۆر خراپتری لێ بکەوێتەوە. ئێمە تەجروبەی عێراقمانێ تەجروبەی ئەفغانستانمانێ تەجروبەی سووریامانێ ئێرانێک بەم فراوانیە بەم پانتاییە گەورەیە بەم هەموو مەزهەبە بەم هەموو ئاینە بەم هەموو نەتەوەیە کە لە ناوی هەیە پێ دوایە
وڵاتە زیلهێزەکان یاخود وڵاتە گەورەکانی جیان بەڕاستی بیانوێ ئێران بڕوخێ و کۆنتترۆلی ئەو وەزعیان پێکرێ ینی کە لە دوای ئەمە ڕووبا لە نەخێر ئەوە ئامانجی ئەمریکا خودی ئەمریکا نییە. ئەمریکا نایەوێت ڕژێمەکە یعنی بڕوخێنێ ئەوێ ئەو دەستگای ئەتۆمیە نمێنێ لەگەڵ هەندێ سیاسەتی دیکە ینی پشتیوانی کرد لە هەندێ ڕێکراو لە مەسەلەی فەڵەستینەکان لە غەیری و غەیری یان دەستێوەردان لە وڵاتانی کەندا و ئەوە نەمێنێت تەنها ئەو ڕازیە لەسەر ڕژێمی ئێران کێشەی نییە ئەمە لێدوانەکانی ترامپ و سیاسەتمەدارەکانی ئەمریکا ئەوە دەرەخا. بەڵام ئێران وڵاتێکە جیاوازە لە وڵاتانی تر یعنی ئەگەر لە ڕووی کەلتورەوە لە ڕووی کەلتورەوە جیاوازە تۆ بچیتە ناو تاران ئەیبینی جیاوازە لە مەسە بۆ نمونە لە بەغدا و لە وڵاتانی تر زۆر جیاوازە. ئەوەی ئێرانیەکانی کۆکردەوە کەلتورەکەیەتی کەلتوری ئێرانیە هەرچەندە هەندێ یعنی نەتەوەی ئێرانی بۆ نمونە پانیرانیزم لە ئێرانە زاڵترە لە بەڵێ ئەوە هەیە ئەوانیش یعنی شارستانیەت لە ئێرانە قوڵە قوڵایەکی مێژووی هەیە لەبەر ئەوە ئەتوانم بڵێن لەو ڕۆوە ئارامە. بەڵام دوای نەمانی ڕژێم ئەگەر هاتو ئەم ڕژێمە ڕوخ ئەو کاتا دەستێوەردانی دەرەکی دەستی پێکە باشە دەستی تێوەردانی دێرەکەی وەزعەکە ئاڵۆزەکە ئەو وەزع لە کۆنتترۆل. با ئێمە باز لە دیوە ئابوووریەکەی جەنگ بکەین گەروی هورموس تا چەند ئەتوانێت ئێران وەکو لە ڕووی وەکو گەروی هورموس تا چەند ئێران ئەتوانێت وەکو کارتێکی فشار بۆ سەر ئێران و هاوپەیمانەکانی ئەمە وەکو دیفاعاتی مرافعی محکەمەیە ئاخر کۆتاش کە کۆتا وەرەقە بەکاریهێنێ وەرەقەیەکی گرنگە دکتۆر بەڵێ وەرەقەیەکی گرنگە بەڵام کۆتا وەرەقەیە بەکاریهێنێ ئێران چونکە زەرەر بە خودی ئێرانی شەگەی سەرچاوی داهاتی خۆشێت بەڵێ یعنی کێشەکان ئاڵۆستر ئەکا بۆ سەر خۆی ئەم وەرەقەی بەکار ئەم وەرەقەیە بەکار ناهێنە مەگەر ناچار بێت. دکتۆر دوێنێ ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران عنی خامنەی باسی لەوە کردووە کە ئەمان تا ئێستا جەنگیان دەست پێ نەکردووە و ئەگەر بێت و جەنگ دەست پێ بکەن ئەو موشەکانە یاخود ئەو هێزەی کە لە بەردەستیانایە تا ئێستا ئەم نەوە نوێی موشک و فڕۆکان بەکار نەهێنا ئەوەی کە تا ئێستا بەکار هاتووە ئەوانە بۆ کە چەند ساڵ 20 ساڵ 15 ساڵ لەمەوە پێش بوو کە دوایە ئێران جگەل لەمە شتێ بەهێستری هەبێ چەکی بەهێستری هەبێ توانای بەهێستری سەربازی هەبێ ینی ئێمە ڕۆژانە یاخود بە ئاوێ بڵین شەوانە چونکە شەوانەیە زیاتر هێرشەکە ئەوێ بڵین شەوانە ئەیبینین کە چەکی نوێ و هەواڵی نوێ بڵاوە بێتەوە کە فڵانە جۆری چەکی ترمان تاقی کرد. بۆی ئێمە بەدەر لە شەڕی دەرونی و شەڕی ڕاگەیاندن ئەمەواز تەرازوی هێز دیارە ڕوونە تەرازوی هێر بەلای ئیسرائیل و ئەمریکایە تا ئێستا بەڵێ ئەوان بەهێزترن لەو ڕۆ لە ڕووی چەکەوە لە ڕووی تەکنیک یعنی تەکنۆلۆژیاوە لە ڕووی هەواڵگریەوە لە ڕووی بەلای ئەوانەوە بەڵام ئەمە قسەی خۆیان ئەکەن چەندە ئێمە نازانین ڕەنگە هەندێنی هێنی هەیە کە زەحمەتە ئێمە بیزانین بەڵام ئێران ئەوەی هەیە بتوانێ بەردەوام بێت بەرگری لە خۆی بکە یان نەفەسێکی درێژی هەیە بۆ ئەو مەبەسا ئێمە بینیمان لە شەڕ و عێراق باسی ئەوەت کرد مەسەلەی توکە شەڕەکە بە کووتمان تا ئێستا سنووردارە گشتگیر نییە. شەڕ عێراق ئێران 8 ساڵی خایان بەڵام لەو 8 ساڵەیە با بڵێن پەیوەندی عێراق و ئێران نەبچڕا وەکو عیلاقاتی دیبلۆماسی ئەمانە نەبچڕا هەرما بوون سەفارەتەکە لە ئێران هەبوو بەڵام ڕاستە داخرا بوو بەڵام نەبچڕا بوو بە شوێکی فەرمی. بەڵێ دکتۆر وڵاتانی ناوچەکە عێراق بە نمونە تورکیا بە نمونە سعودیە بە نمونە ئەمانە تا چەند ڕۆڵیان هەبێت لە ئەوەی فشار بکەنە سەر واشنگتن بۆ هێوربوونەوەی ڕەوشەکە بەگشتی هیچ توانایان نییە چونکە ئامانجەکە ئێمە باسی ئامانجەکە ئەەکەین ئامانجی ئەم شەڕە ئەوەیە کە دەوڵەتی بەهێز لەم ناوچەیە نەمێنێ بە هیچ شێوەیەک دەسەڵاتی ئیسرائیل و ئەمریکا بێت طبعا دەوڵەتە بەهێزەکان سێ دەوڵەتن ئێرانە
تورکایە مصرە سعودیە و کەندا و ژێردەستن لەبەر ئەوە ئەیانەوێ هەموو وڵاتانی ناوچەکە ژێردەستە بن بۆ پاراستنی هەژمونی خۆی لە ناوچەکەیە فشار ناکاتە سەر ئیسرائیل یاخود ئەمریکا تورکیا هەژمونی خۆی بەڵێ بۆ پاراستنی هەژمونی خۆی تورکیا وەک زان چۆن تورکیا سەر بە ناتۆیە بەدڵنیایی ئاشکای زەربن هێزێکی گەورەشە لە ناتۆ. یەکەم دوژمنی تورکیای یۆنانە یۆنانیش هەر سەر بە ناتۆیە بەڵام پایەک پێشتر ناتۆیە ئەندامی یەکێتی ئەوروپای ئەندام یەکێتی ئەوروپای یعنی ئەندامیەکە جیاوازەکە لە قوبروس دیارە بەشە یۆنانەکەی سەربەیەکێتی ئەوروپایە بەشە تورکیەکەی سەربەیەکێتی ئەوروپا نییە ئەمە هۆکاری زۆر زەرە وەکو شتێکە یعنی ئاگرێکی ژێر خۆڵەمێشە هەر لە حەزەیە کاتەقێتەوە ئەوش بۆی هەیە بتەقێتەوە باڵێ ئەم یان دوژمنی سەرەکی تورکیا یۆنانە نەک ئیسرائیل وڵاتە بەعکسەوە بەڵام بۆ مانەوەی خۆی وەکو ئایدۆلۆژیایەک حکوومەتی تورکیا ڕەنگە ئەمەگەر حزبێکی تر بواە هەڵوێستەکەی هەڵوێستێکی تر ئەبوو بەڵام بۆ شەرعیەتدان بە هەڵوێستەکانی وەکو حزبێکی سەر بە ئەخوان موسلیمینە سەر بە ینی لە بنەچە ئەخوان موسلیمینە و هەروەها حزبێکی ئیسلامیە ئەبێ شەرعیەتێکی میدیایی بدا بە خۆی کە من دژی هەڵوێستی دژی ئەم شەڕم دژی ئیسرائیل دژی ڕەنگە ئیسرائیل بەڵام شەڕ لێنەوەی ئیسرائیل و تورکیا ڕووبات زەحمەتە لەبەر ئەو یەک هۆکارێکی بچووکە ئەوەشە تورکیا سەر بە ناتوێت بەخش دکتۆر باست لەوە کرد کە ئەمە ئامانجێکی تری هەیە ئەم شەڕە لەلایەن ئەمریکا و لەلایەن ئیسرائیلش و باست لەوەش کرد کە ئیسرائیل نایەوێ کە وڵاتێکی زلهێز یاخود وڵاتێکی دەستڕۆشتی لە ناوچەکە بوونی هەبێ ئەتوانێت ئەم شتە بکە ئیسرائیل خۆی ئەمریکایکە ئیسرائیل هۆکارەتەن هۆکارێکی ناوچەی ئێمە مێژوویەکی دوور و درێژی ڕووسەکانیش ئەزانین لەم لاوە چینەکانیش ئێستا باڵیانێ ئەمان چۆن قوبوڵی تا ئێستا دیار نییە بەڵام ئەگەر بگاتە حەدی خۆی ئەوەی کە پێدرێت لیمیتنگ فاکتەر نییە یعنی هۆکاری دانانی سنوور با بڵێن بۆ هەر حاڵەتێک کە ئەگاتە ئەو حەدەیە ئەو کاتە رووسیا و هەروەها سین دەنگیان ئەبێت و ڕەنگە دەستێوەردانیان ئەبێت لە حاڵەتەکە چون تێوەگلێن دکتۆر لە جەنگەکەیە بە جۆرێک لە جۆرەکان ئەوان لە ڕووی شەرعیەوە بە لە ڕووی یاسایی و ئەتوانن چونکە ئێستا ئەوروپا هەمووی هاوکاری ئۆکرانیا ئەکا لە شەڕەکەی لە دزی رووسیا شەرعەتیاندا بەخۆیان وانوانە لەبەر ئەوە سین و رووسیا ئەتوانێ شەرعێت با بەخۆی بۆ ئەوەی پشتیوانی لە ئێران بکا لەم شەڕەیە بەڵام کەی ئەو کاتەی کە ئەزانێ حاڵەتەکەی کاریگەری ئەبێت لەسەر بەرژەوەندیەکانی رووسیا و سین بە تایبەت ئەو ڕێگایی کە ڕێگای ئەوریشم لە نێوان ئەوروپا و سین پێ دوایە هێشتا نەگەشتۆتەوە ئاسی کە لە بەرژەوەندیەکانی رووسیا و چین بدرێت تا ئێستا نەخێر پێ دوایە جەنابەت دکتۆر لەم بەرژەوەندیانە بدرانی ئاخر لێدوانی ترامپ ئەڵێ ئێمە لەبەر رووسیا و چین بەشداری شەڕەکە ناکەین بەڵێ ئەنی بەڵێ ترسی ئەوە هەیە ئەوانیش ئەی پێتان وایە جەنابتان ئەگەر بێت و ئەمریکا بە ئاشکرا بەشداری ئەم شەڕە بکە رووسیا و چینیش بێنە پێشەوە ئەو کاتە حاڵەتێکی دیکە ئەم جەنگە فراوانتر نابێ فراوانتر ئەبێت ئەو کاتە ئەمریکا تەبعاً زۆر بە وردی مامەڵە لەگەڵ ئەم مەسەلەیە ئەکا کەی ئێستا بۆ نمونە پرسیارێک هەیە ئایا دوای ئەو هەفتەیە ئەو مۆڵەتەی کە ترامپ داوێتی بە ئێران باش قسەکانی خۆی جێبەجێ ئەکا یان نە وانە بەڵەوە یان قسەکان ئاسان نییە ئاسان نییە چونکە ئەو کاتە دەستێوەردان ئەو کاتە نابێت بە جەنگی جیهانی ئەبێتە جەنگێکی جیهانی سنووردار سنووردار بۆچی دکتۆر سنووردار چکەوەی ئێستا ئەیبینین بەشێک لە وڵاتان پشتگیری ئیسرائیلەکەن بە ئاشکرا بەشێک لە وڵاتانی تریش پشتگیری لە ئێرانەکەن کەم پاکستان بە شێوەیەکی ئیتر شەرمنانە یانشێکی ئاشکرا ئەوە پشتگیری ئێرانەکە لەبەر ئەوەی نیتانیاهۆ پێشتر هەڕەشەی کردبوو لە وتی پاش ئێران نۆرەی پاکستانە بۆ نمونە یابان بە ئاشکرا پشتیوانی لە ئیسرائیل دەکات بەڵام یابان دوورە چی کاریگەریەکی ئەبێت ئێمە بن ناوچەکە گرنگە
ناوچەکە بەڵێ ئەوروپایش تا ئێستا بە شێوەیەکی تەنها بەریتانیا بەریتانیەکەیە بەڵێ تەنها بەریتانیاش ینی بە شێوەیەکی دکتۆر دوێنێ هەواڵێک بڵاو بۆتەوە کە ئەم وێڕێ فەرەنسا طبعاً فەرەنسا خۆمان ئەزانین پێشتر چی بەرژەوەندیەکی هەیە لە ناوچەکە بەتایبەت لە سووریا و باکووری عێراق و ئەم هەفتەیە کێتەوە وا بڕیارە عەباس عێراقچی وەزیری دەرەوەی عێراق لەگەڵ وەزیرانی دەرەوەی فەڕەنسا و بەریتانیا و ئەڵمانیا کۆبێتەوە ئەمە پێ دوایە کاریگەری ئەبێت لەسەر بەردەوامی ئەم شەڕە یاخود وەستانی شەڕەکە یان بێت و ئەوروپایتە بە تەواتی خۆی یەکلای بکاتەوە لە پشتگیری ئیسرائیل. ترامپ ئەڵێ من با بڵێن دەرگای گفتوگۆم دانەخستووە تا ئێستا ئامادەم بۆ تااقەتی گفتوگۆشم نەماوە بەڵام لەو کاتە هەندێک دەوڵەت ئەکەونە ئەو بینە بینی ئێران و بگاتەی کوێ ڕەنگە بتوانن بگەنە ئەنجامێک بەڵام لە سەر هەمویانەوە ئامانجەکەی ئەمریکا هەیە و بەردەوامە کە ئەوەش هەڵوەشانەوەی پرۆژەی ئەتۆمی ئێرانە. دکتۆر ئەو لێدوانانەی ترامپ جۆرێک لە گەمەی سیاسی و دیبلۆماسی نیەم چەند ڕۆژە تایەتی نەموت ڕەنگە جدی نەبێت لە قسەکانی ڕەنگە جدی نەبێت هەروایشی کردبوو پێشتر. تۆزە چاودێرانش بە گومانن لە تویتەکان و لە قسەکانی ترامپ کە بەڕاستی بڵایەکە هەر خۆیشی کە هاتە سەر یعنی یەکێک لە دروشمەکانی بانگەشەی هەڵبژاردن ئەوە بە ئەو دژی شەڕ بوو. باش دکتۆر جەنابە لەگەڵمانە ئەمێنیتەوە پامنێمان سامان سلێمانی لە تارانە ئەوە هیچ حازر نیە برادەرانەڵە با حازر ببێ پێم خۆشە بۆی جەنابیشت بەشدار بیت و لەگەڵمانە گفتوگویەکی لەگەڵاکەین ئەگەر حازر ببێ بابینەوە سەر بابەتی شەڕەکە. دکتۆر ئەم شەڕە ماوەی وا بۆ هەفتەیە کە چێکی تر دەستی پێکردو و بەردەوامە کاریگەریەکانیشی ئەبینی پێ دوایە ئەگەر بەردەوام بێ ئەم شەڕە کاریگەری خراپتری هەبێت لەسەر ناوچەکە. بەڵێ کاریگەری ئەبێت لە چه ڕوویەکەوە ئەیبێت دکتۆر؟ لە ڕووی سیاسی لە ڕووی ئابوووریەوە کاریگەری ئەبێت. خۆتان ئەزانن کە ئاوەکە لێڵ بێت وانە هەموو کەس توانێ ماسی تیا بگرێ. ئێستا ئێران تا ئێستا هێزی خۆی پاراستووە. مەبەست باڵانسە. بەڵێ حاڵەتەکە تا ئێستا ڕوون نییە یعنی تەنها ئەوەی پێوترێت لە زمانە مناوەشاتە لە نێوان دوو دەوڵەتایە بەڵام بارودۆخی ئەمنی گرنگە. بارودۆخ ئەگەر لە ئیسرائیل بێت ئەگەر لە ئیسرائیل یعنی دەوڵەتێکی بچووکە ڕەنگە دانیشتوانیشی ئەگەر ئەم شەڕەیە بەردەوام بێت بەشێکی زۆری کۆچەکە نامێنێتەوە دانیشتوانی وڵا ئیسرائیل خۆی یعنی کاریگەری ئەم شەڕەیە لەسەر باری ئەمنی هەردوو وڵاتەکە هەیە. باش باسی بابەتێکی جوانت کرد ینی ئیسرائیل وڵاتێکی بچووک و ئێران وڵاتێکی گەورە. ئیسرائیل دانیشتوویەکی کەم و ئێران سەر و 90 ملیۆن یعنی ئەگەر بێت و کۆچ دەست پێ بکات لەو دوو وڵاتەیە ئەمەش گرفتێکی و قەیرانێکی گەورە دروست ناکە. زۆر گەورەیە ئەو قەیرانە ئێستا خۆدی ئیسرائیل ترسی ئەوەیە خەڵکەکەی کۆچ بکە خەڵکەکەی خۆی بەڵێ ئەی ئێران لەم لاوە ئێران دەوڵەتێکی گەورەیە شوێنی زۆرە ئەوە نەقوش بن و شاخ و ئەخی تایە هەر بەشەرتیا و نەبێت. دکتۆر پرسیار زۆرە بەڵام کاتمان نەماوە زۆر سپاس بۆ دکتۆر بەهرۆز جاف مامۆسایی زانکۆ و نووسەر کە ئەم بەیانیە لەگەڵمان نبووی سپاس بۆ هەموو زانیاریەک زۆر سپاس دکتۆر سەرکەوتوو بن دەستەکانە خۆش.